بەهۆی دانەمەزراندنیان مامۆستایانی وانەبێژی سنووری سلێمانی لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی خۆپشاندانیان ئەنجامدا. ئەوان دەڵێن چی دیکە ئامادە نین وەکو وانەبێژ وانە بڵێنەوە ئەگەر نەکرێن بە هەمیشەیی بۆ ساڵی نوێی خوێندن بایکۆتی سەرتاسەری ڕادەگەێنن. من لەگەڵ ڕەئی هەموو خوشک و براوانە بێژەکانم داوای بایکۆتکەن بایکۆتەکەین، داوای وازێ ناکەن وازەین. 4 ساڵە وانە بێژم لە دەرویشە زۆر بربەستی دروستکردو ئێمە کری هاتو چۆین بە سەرما و گەرمە ئەچینێ دەروی شار ڕێگاکانی ئەزانن چۆنە هاتو چۆکەین سەر ئەوە شایستەکانمان بۆ سرف ناکرێ. ئێستا مانگی 5 تازە شایستێ من دوێنێ شایستی مانگی سێم وەرگرتووە ئیتر بێ داوای چی لەم حکومەتە بکەی. ئێمە هەمومان داوای تاعیناتەکەین بۆ هەر هەمومان. ئێمە ژمارەمان زیاتر لە 35,000 لە هەرێمی کوردستان. ئەم 35,000 دەمێکە داوای چارەسەرکردنی ڕێشەی کێشەی مامۆستایانی وانەبێژەکەین، بەڵام بەداخەوە تا ئێستا لایەنی پەیوەندیدار لە ئیهمالی و کەمتەرخەمی بێباکی بەرامبەر کەرتی پەروەردە بەرامبەر مامۆستایانی وانەبێژ نهاتوتە پێشەوە، هیچ هەوڵێکی کردداری نەداوە. بەڕاستی ئێمە داوامان یەک داوایە لە ئێستایا و بریتە لە دامەزراندن و بە هەمیشەیکردنی مامۆستایانی وانەبێژ بەبێ جیاوازی. و ئەگەر ئەم بڕیارە بدەن کە بڕیارە دروستەکەیە پێش دەستپێکردنی ساڵی ئایندا ئەوە جێگەی دەستخۆشیە و بێگومان ئیشێکی باشەکەن بە پێچەوانەوە لە ئێستەوە هۆشداریی تونند ئەدەینە لایەنە پەیوەندیدارەکان سەررجەم لایەنە پەروەردەیەکان کە سەتای ساڵی داهاتوو بە بایکۆتی سەرتاسەری هۆڵەکانی خوێندن دەست پێەکەی. لە هەرێمی کوردستان نزیکەی 32,000 مامۆستای وانەبێژ هەیە و 10,000یان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەن. هەیانە نزیکەی 10 ساڵە وانەبێژە و هیچ ماف و ئیمتیازێک نایگرێتەوە. ئەوان داوا دەکەن یان دامەزراندن یانیش بایکۆتی سەرتاسەری. شەرمێکی گەورەیە کۆبوونەوەی وەزارەت بە بۆنەی گردبوونەوەی مامۆستایانی وانەبێژەوە دوا بخرێ. وەزارەتێک لە مامۆستاکانی هەڵبێ وەزارەتێک نییە جێگەی دڵخۆشی بێ بۆ مامۆستایانی وانەبێژ. ئێمە ئەمڕۆ بۆی لێرە بووین کە بزانین پلانی وەزارەت چییە لە ئەگەری ئەوەی کە تا ئێستا هەبووە و بەردەوام بوون لەو بێباکییان گومانیان لەوە نەبێ ساڵی داهاتوو ڕاستە و خۆی یەکەم ڕۆژی ساڵی داهاتوو دەینۆ بە بایکۆتی مامۆستایانی وانەبێژ دەست پێ دەکات. وەزارەتی پەروەردە گەورەترین وەزارەتی کەرتی مەدەنیە. وەزارەتی پەروەردە پێشتر ڕایگەیاندبوو هەر کاتێک دۆخی دارایی باش بێت و ئاماری تەواوەتی وانەبێژیان هەبێت کار دەکەن بۆ دامەزراندنیان. بەڵام وانەبێژان دەڵێن ئەو قسانە زۆر چووە بەگوێیاندا پێش ساڵی نوێی خوێندن دانەمەزرێن پرۆسەی خوێندن پەک دەخەن. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.